سیاستی باڵانسی هەرێمی کوردستان وەرەوە پەرەپێدانی پەیوەندیەکانە پرسە گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز دکتۆر نەوزاتی تووتی شارەزای سیاسی و مامۆستای زانکۆ لە لیڤەرپۆڵ لەگەڵمادا. دکتۆر سڵاوتان لەبێت تۆم کاتتان باش. سلااو بۆتە دکتۆر. دکتۆر دخوازم ینی یەکەم سەردانا سەرۆک کۆمارەی ئیرانی بۆ دەرڤە، یەکەم سەردانشی بۆ پایتەخت هەولێر. گرنگی ئەوێ سەردانێتی چاوا دەنرخینە فەرموو دکتۆر نەوزات. بله زور سپاس. بێگومان سەردانا سەرۆک کۆمارە ئیرانی هەم بۆ عێراق هەم بۆ هەرێما کوردستانی گرنگیا خۆ هەیە. ئەگەر چارچۆ عێراقدا بەرە خەبدانیە ئەم بزانین کە عێراق پێگایەکێک جار گرنگ بۆ ئیرانی هەی سیاسەتە دەربە ئیرانیش ناحیا بۆری ناحیا سیاسی ناحیا سەقامگیری و تاکشی ئەمشین بێژین عێراق دەواازەیەکە بۆ پەرەپێدانە سیاست و پێزبوونا پێکە ئیرانی سەر ئاستی ناوچێ بەنسبەت هەرێما کوردستانی جی هەروەسا ئەمشین بێژین کە هەرێما کوردستانی و ئیرانی پەنجێن مێژوویە تا چ پێشنەوەتا چ پێشنەوەتێ چ پێشی 2003 و تەڵاتە گەسۆش ئەمشین بێژین زۆر ئالیادا بەرژاندین هاو بەشین دیگەرن دێژە بەرژینا کوکیشێنتە بەڵام ئەم بەحسی بەرژاندین هاو بەش بکەن ناحیا ئابووری ئەوە راپۆرتێن خەدا ئاماژە بێکرد کە پەیوەندیەکێک جار باشنی بەرە هەرێمی ئیرانێدا هەیە ئاستێ بازرگان گۆڕی بازرگان ئاستێکی زۆر بلند هەیە بۆ نمونە لە سادی 28 کوی بازرگانیا یعنی 28 بازرگانیا ایران گەل هەرێما کوردستان لە کوی بازرگانیا عێراقی لەبەرەوەی کە ناحیا بازرگانی کەواتە بێگومان و ئابووری پێگایەکی جار گرنگی هەیە بەرژاندی هەم بەشی تای ناحیا ئەمنی دیسان یەکیشوان فاکتەرێکە کار سەرتێ تایکردن تایبەتیش بیراوەدە کە مثلا 2023 مانگا ئادارێ ڕێککەوتنەکە ئەمنی بەر هەرێما کوردستانی عێراق و ئیران هاتەواژوو کردن و تێگەشتنەکە زۆر باش هەبی بۆ پاراستنا سنوورە بۆ دروستکردنا جەکدارên ئۆپۆزیسیۆن سنووری ئیرانی و هێنانە هێزن پاسەوانی بۆ وێرە باە و ئیران ئەو داواکارین هەی بێتە ڕازامان ببیتن ئەوەل سەڕاستە عێراق لە ئەمزانی مەسەن پێکردنا حکوومەتە سوودانی هاوپەیمانên ئیرانی نە و هەرێما کوردستانی بەشێکی سونیەش یعنی ئەو پێکردنا بێ حکوومەتی ساسا یعنی مثلا ئەو پەیمانی ئیرانی نەهادا سەڵاتدارن ڕۆ لە هەرێما کوردستانی بە کەواتە ئەمشین بێژین زۆر ئالیادا بەرژاندیان هاوبەشنی بەرە هەردوو لادانە. بەڵێ دکتۆر لەبارەی باڵانس لە سیاسەتە هەرێمی کوردستان تا چەند توانیوێتی باڵانسێک ڕاگرێت لە پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی دراوسەی چونکە بمانێت نەمانێت بەشێک لە وڵاتانی دراوسەی کوردستان هەندێکیان لەگەڵ یەک تەبان هەندێکیان کەمە ناکۆکیشیان هەیە بێگومانە بێ باڵانسێک بکەی بۆ سیاسەتکردن لەگەڵیان هەرێمی کوردستان توانێتی لەمە سەرکەوتوو بێ. بێگومان هەرێما کوردستانی دەوی هەبدەتن تاڕادایەکی زۆر هاوسەنگی هێزێ وەرە تاڕدایەکیش هەوڵدایە هاوسەنگی هێزێ بپارێزێت چ گەل ئیرانی چ گەل تورکیا چ لە دەوڵەتین دەوروبەر بێگومان باڵا ڕاگرتنا باڵانسا هێزێ زۆر گرنگە بەرێما کوردستانی بەڵام گەلندێژدا بیرامە نەچتن ینی زۆر زەحمەتە ڕاگرتنا بێ باڵانسێ پاراستنا بەرژاندین ها بەش گەل دەوڵەتین دەوروبەر بەتایبەتیش گەل ئیرانی تاڕدایەک زەحمەتە ڕاستە ئەم دوو دراوسێنە بەرژاندین هاو بەشینتە بە زۆر خەڵاژی لاوانە لە هەندە جار ناکوک بێن بەرژاندین هافتش هەبن بۆ نمونە مەسەڵەن زۆر خاڵانە احتمالە ئەو بەرژاندین هەرێما کوردستانی هەر لەگەڵ ئیرانی ناکوک بوو نما کێشەنەوە هێزین ئەمریکا عێراق احتمالە هەرێما کوردستانی بەرنامەیەکی جیاوازتر هەبێ یان گەلوی سیاسەتیدا نەبێ ئەوە مەسەڵەن ئیران داواتکرد یان هێزن هاوپەیمانی ئیرانی عێراقدا داواتکرد یا خود مەسەڵەن ئەو سیاسەتە هاوپەیمانی ئیرانی هێزین شیعەت عێراقدا جیبەجێکردن سەر ئاستی ناوچەی جیبەجێکردن هەرێما کوردستانی نکارەوێ سیاسەتی تەڕادایەک جیبەجێکە یان عەلاقاتی هەرێمێت گەل سەر ئاستی دەربە کەواتە بێگومان من گومانم نییە کە هەرێما کوردستانی هەموو هەوڵێکێدا سەر ئاستی دەربە تەڕادایەک هاوسەنگی ڕاگیرە و بەر سەر ئەساسی بەرژاندین هاوبەش سیاسەتی گەل دەوڵەتین دەوروبەرکە بەڵام مخابن هەندێک جارا داواکاری و داخواز و داواکاریên van دەوڵەتە زیاتر بەرژاندین هاوبەش ئەڤەژی هەندێک جا کێشەی بەرێما کوردستانی دروستکە وەکو ئاماژە پێکرد هەرێما کوردستانیش ئەکتەرێکی گرنگە بەرژاندین خۆیان تای بۆ نمونە احتمالە سیاسەتە و زەو نەفتە هەرێما کوردستانی تەڕادایەک بدلێ ئیرانی نەبێت یان بدلێ بەغدا نەبیتن ئانکی سیاسەت ئەو پەیوەندین هەرێما کوردستانی بۆ نمونە گەل ئەمریکا هەیە گەل دەوڵەتین دەوروبەر هەیە احتمالە بدلێ ئیرانی نەبیتن یاخود ئەو سیاسەت هەرێما کوردستانی ئەو داخوازی و ئەو مافین هەرێما کوردستانی سەئاستی بەغدا هەندێک جارا احتمالە متەزاد بیتن یان مەسەلەن بۆ نمونە ڕێککەوتنا شینگاری احتمالە پۆڕەنگی نەبیت ئیران بەحەز کرد وێ ڕێککەوتنێ بێت جیبەجێ کرد لەبەرەوەی گرنگەوە کە ئەو بەرژاندین هاوبەشنی بەرە هەرێمی ئیرانیدا هەیە ئەم بشین تەڕادایەک ئەساسی هاوسەنگی زۆر ڕێزگرتن بەرژاندین بپارێزین گەلەندێژدا ئەو خاڵێن جیوازن تای بێگومان یعنی بڕێکا سیاسی دیبلۆماسی هاو بدەن کە گرژی بێنێت یعنی گرژاکێن بکە. دکتۆر پێشوازیەکی گەرم بۆ پزیشکیان هاتەکردن بە هەمان زمانیژی داخفین بە کوردیژی
و به فارسیشی yani giringiya vê yekê çi ye bo danûstandinên dîplomasiye yani psîşkiyan mesela Kurd dosa Kurd gelek baş nas dike kerem ke doktor بێگومان زۆر زۆر گرنگە بەکوم ئاماژە پێکرد خودی سەردانا سەر و کوماری ئیرانی بۆ هەرێما کوردستانی ماناندی هەرێما کوردستانی کارگەری فاکتەرێکی گرنگە سیاسەتا دەر بە ئیرانێدا و هەرێما کوردستانی ڕوولێکی مەزنی هەی تەنانە سەر ئاستی عێراقیش بیرامەنە چیتن هەرێما کوردستانی وەکو ئاماژەم پێکرد تەنانەت پێکردنانە بێ حکومەتا سودانی کە هاوپەیمانین ئیرانی بسەردازاڵان ڕوولی هەرێما کوردستانی و پاڵپشی هەرێما کوردستانی بوو لەبەرەندێژی بێگومان ڕوولی هەرێما کوردستانی دیپلۆماسیەتا هەرێما کوردستانی بە تایبەتیش بیرامەنە چی سەردانا سەرۆک نێچیروان بارزانی بوو ئیرانی مانگا پێنج ڕوڵێکی زۆر باشە خاوبکردنە وان گرژێنی بەرە هەرێمی ئیرانی دای بە تایبەتیش بیرامەنە چی بەرە هینگی ئیرانی بەردەوام بیانول هەرێما کوردستانی گرتن موشکباران هەولێرێت کرد بیرامەنە چەندین جارە چپڕێکا موشکên balistî çipreka hapeymanên xwe kumerek hêzên çekdar hebin yanî herişî dikene ser Herêma Kurdistanê belam 2024 we ew peyvendiyên ew dîplomasiyeta Herêma Kurdistanê girtin ber taradek şaye ewan girja ewana kukiya xwe biketin û ew ji derfeteka zûr zûr baş e bo her du la li ser esasê berjandên habeş nihiya aborî nihiya siyasî nihiya emnî we rêz girtin berjandên habeş بتوانن پەیوەندیان خۆ بەرە پێش بن بێگومان وەکو ئاماژە پێکرد بۆ هەرێما کوردستانی زۆر گرنگەوە ئەوەشی دەرفەتێک یعنی حکومەتا پزیشکیان بیرامەنە چیتن بالا ریفۆرم خوازە ئەوان سەر ئاستی سیاسەتا دەربە ئەوان دخوازن زیاتر سیاسەتێکا میانڕە و پراکتیزە بکەن سیاسەت دیپلۆماسیەتی بگینە بەر چەند نەک هەتنێ لەگەل هەرێما کوردستانی تەنانەت گەل ئەمریکاش یعنی کشێر دۆخایان خدا پزیشکیان بەحسێن لێت کرد ئەمی هەواڵ بدەین تەنانەت بەرنامە ئەتۆمی لەگەل ئەمریکا زیندۆ بکەین لەگەل دەوڵەتێن دەوروبەر زیاتر بەرە پەیوەندیە بەرە پێش بین لەبەر هەندێژی دیتنامە هەم دەرفەتێکە چ ناحیە هەرێما کوردستانی وە بۆ تەهرانێژی بشن ئەو کێشێتە وەکو ئاماژە پێکرد جیوازی دێ هەر بە ناکۆکیین تای وە دیتنامە هەمیک ناکۆکینای نەچارەسەرکردن بەڵام ئەو خاڵێن هاوبەش بشن زیاتر تەکەزی سەردکردن وە سەر وە ئەساس بەرژاندین هەردوو لەو بینە پاڵستن بەڵێ دکتۆر لە ماوەی ڕابردوودا بینیومانەکە سەرک و سەرکردەکانی جیهان ڕویان لە هەرێمی کوردستان کردووە ڕویان لە عێراق کردوێ هاتوون تا هەرێمی کوردستانی شەمە تا چەند بۆ قورسایی سیاسی پێگەی هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە بێگومان هەرێما کوردستانی ئەکتەرێکی زۆر گرنگە چ لەسەر ئاستی عێراقی چ لەسەر ئاست ناوچەیەوە زۆر جارە ئاماژە پێکردیە کە ڕۆڵی هەرێما کوردستانی ڕۆڵێکی گرنگە ناحیە سیاسی ناحیە سەقامگیری پاراستنا سەقامگیر سەر ئاستی عێراقی تەنانەت وەکو ئاماژە پێکرد زۆر جار مەسەلەن 2014 ئەو سەقامگیرات عێراقی داهەیل سەر داعش پاراستنا سنورên Iraqê û Herêma Kurdistanê bêguman rolekî zor zor giringî heye. Li berên jî tenanet pirsa û zê jî Herêma Kurdistanê eger ev kêşe Bexda bi Herêma Kurdistanê durist neke vanha ihtimal nahiya aborî û zê û tenanet Gazê jî ekterekî zor giring de ser astê herêmê ser astê nîvdewletî. Li berên jî bêguman ew pêgê Herêma Kurdistanê ne hey giringiya xwe heye. Belam li gel hindê jî ji bîra me neçî niha mez kişên zor hene Herêma Kurdistanê we ser astê Iraqê kişên zor bi Herêma Kurdistanê durist kirin و ملفên zor ma beyna me û Bexda hene bi mixabinî ne çareserkirin hiç ew kişên ew hikûmeta mesela hikûmeta Sudanî kel esasê bernameyekî bî mesela cîbecekî nav pirsa şingarê bî rekebna şingarê bî mesela pirsa neft û gazê bî mesela heta niha bû ci Herêma Kurdistanê jî Diristanî nayetin li berê ser wan kişên hey belam gelên dî ji Herêma Kurdistanê hewl daye parêzgahê ew pêgê xwe kel ser astê herêmê û ser astê nîvdewletê. Doktor niha di danûstandinên xwe de ev dîtinên psîşkiyan li gel serkirdeyên Herêma Kurdistanê her hate gotin ku mijara aborî mijareke sereke bûye. Di rewşa Îraniya îro de gotê de derbas dibe krîzeka aborî mezin ku Îran rastî wê hatiye ev danûstandinên aborî bazirganî li gel Herêma Kurdistanê giringiya wê bo Tehranê ti çawa din? بێگومان دوو mijarên serekî hebîn ew ê cinabê te amaja pêkê bêguman fakterê bû yaxin mijara aborî fakterekî zor zor giring bî danûstandinê nîbera Herêmê û Tehranê da heme em dizanîn ke Îran jêr guşar û sizayên nîvdewletî daye bi taybetî ji guşarên Amerîka û sizayên aborîn Amerîka da li ber hindê jî berdewam ke guşar û sizayên aborî ser Îranê durist bin êkî ji wan dewletên ke berdewam Îran şiya wêrekê guşarên nîvdewletî givaştinên nîvdewletî sizayên nîvdewletî kêm ket Iraq be we taradayekî
همشیم جی پیرکا و پیاندین آبورین گل هرما کردستان هایی لبرندی بگمان به چارچوه دا چارچوه پیاندین آبوری دا ایران تراده کی زور پیاندین زور فراوان گل هرما کردستان هایی بدایان بسادان و بهزاران کمپانی ایران هرما کردستان کارت که دروازه گرینگی تا چلای سلیمانی چلای هرما کردستان دروازه گرینگی تا لحبلیر و پارزگاه سلیمانی لبر هندشی بگمان اصل بازرگانیش وقت معامجه پیکر تراده کی زور وقت سرچه معامجه پیکن کوی هنارده کرنا عراق یعنی نهارده کرنا عراق 28 ساده به هرما کردستان بد گریتن که وقتا بگمان نحیا بوری بگمان پیاندین زور باشنی برای هرما کردستان ایران ده و دکان و پیاندیا برای پیش ببن و فاکتور همیش وقت معامجه پیکر ایران زور جخسر هندید کت او رکبنانی برای هرم بغداد و ایران آتی واجب کردن مانگا آدار 2023 به تجربه کردن و تراده که زورش هرم و بغدادش پابند بونه پی وکو دور خصنا گروپین چکدار سنورا هنانا هزین پاسوانی بناوچه و هاودن امنیت ایرانی بیتا پاراستن یا خب ریکا هرما کردستان هرش نکرده سر سنورین ایرانی بگمان وان فاکتور دا هرما کردستان هاوکاریه که یک جا باشه یا امنی و یا آبور ایرانی کلیه بلام گل هندیش جا و کاماجه پیکر بگمان نا کوکی دیتر بشکی نا کوکی هرمانه و جوازی و اردشیشی ده هبن مثلا او پرسوملا پیکر معامجه پیکر بشکی و احتمالا برجاندین ها بشنه بشکی شوانج احتمالا ناکوکی هنه بلام گلن دیجو سیاست و دیپلماسیت و حوار و دیالوگ احتمالا بشیت انتراده که جور یعنی وان گرجین تایجیت آسته که نزده بینید بله دکتور یکم سردانی پزیشیان با هەولێر و بۆ عراقیش ئەو یەکەم سەردانی بۆ سەر کۆمار کە بچێتە دەرەوەی وڵاتەکەی چۆن بوو لە وڵاتانی دراوسێەوە دەستی پێکرد یەکەم سەردان وەکو مامۆژە پێکرد بۆ عێراقی بوو بێگومان ئەوەش گرنگیخوا بوو ینی سەردانە بەرز پزیشکیان مەزرعوت پزیشکیان بۆ عێراقی خوی لخوی داماجه هنده که عراق پیگه که جیوپولیتیکی آبوری سیاسی امنی یک جای گرینگ به سیاست در و ایرانی هی لبر هنده جی بگمان آماجه هنده که یکم سردما که با عراقی کلیه و در خلیوه پیاندیه که لانین سیاسیین عراقی ده هی اما نشانه هنده که پیاندین ایران یا خود برجاندین ایران یک جار گرینگ سراست عراقی و عراق دروازه که بو پیزبونا پیگه ایرانی سراست نوچه و هر مکرستانی و کوبه شک عراقی بگمان بو سیاست در و ایرانی گرینگه گل هندش دا همشین بيجي مثلا انها بياندين ايران قال تركيا باشن قال تنانا دولة عربي بشك دولة عربي مثلا سعودية بري چند ركبتن قالت يكن بياندي تو برا اصاي بونه چنه قال روسيا وچنه هيچ او برجنج استراتيجي وانا ها پیمان نزيكي يكترن برند بگمان و كما ماجش بك لبركن ها حكومتكش سر هاتيه سر دسالات که رفرم خوازه و زیاتر ترکیز اول سر سیاست و دیپلماسیت و حواره اماج در فته که بو ایران هر هیچ نوی سر آسته در و خود پزشکیان جا اماجب که سیاست هم سر آسته در بونده که گرجی ها که امکن و سر بنما حوار و دیالی که حول بدن اوس گواش نیست ایرانی ها یا خود اوس زاین سر ایرانی ها که امکن لال بیرامشی نچت مثلا ایران نحیا و برهنده دوا کاری عراق شهری بیجار احتمال عراق نشه جی بجیب که بونمونه حتی نه نزدیک 11 میلیارد دلار عراق قرضدار بالان باهوی اوس زاین که ایران باوس امریکا سلات ایرانی سوانه احتمال ایران عراق نشتن و قرضاب شوی که دلار یا قصا خوب دت ایرانی ابجین دکاو که شای که نبر عراق ایرانی دانه و نشانه بشوی که اویدی چهار سال بله سپاس بوده دکتر نوزاد هدوتی لیورپول بریتانیا گل